لە پاڵ نەبوونی سوتەمەنی و کەمی کارەبای نیشتیمانی دانیشتوانی چەنگەڕەکێکی ناو شاری هەولێر گیرۆ دەبوون بە دەستکەمی ئاوی خواردنەوە. دانیشتوانی هەریەکە لە گەڕەکەکانی قەڵاتی نوێ و بەشێکی نۆت و چواری باداوە و گەڕەکی نازناز دەڵێن لە هەفتەیەکدا چەند سەعاتێک ئاویان پێدەدرێ کە ئەمەش بەشی پێداویستیەکانیان ناکات. وەکو خەڵکانی دی معاناتمان هەیە، کێشەمان هەیە بە زیاتر لەسەر ئاو بەو دستانی ئەگەر ئاو بەو شێوەی بێ هەتن ئێرە حەوزە لە بیرەکانەوە تەحویلی حەوزەکان دەکرێت. بەرم نازەم نەخەلەلەکە نەدەکەوێتە سەر میراو، نەدەکەوێتە سەر نەبوونی کارەبا، نەدەکەوێتە سەر مدیری ئاو. وەڵای بەسەر هەفتە جارێک لۆ نەهاتی دوو هەفتە جارێک سێ جار هەفتە جار ئەو هەندومان نای گەرنتەی ئاو نییە. بە گوێرەی خشتەی بەڕێوەبەرایەتی ئاو ئاوەڕۆی هەولێر دوو ڕۆژ جارێک ئاو بە هاوڵاتیان دەدرێ. بەرپرسان دەڵێن ئەو ناوچە و گەڕەکانەی کە سەرچاوی ئاوی خواردنەوەیان لە بیرەکانەوە بۆ دابین دەکرێت دووچاری کەم ئاوی هاتوون. ئەم بەداخەوە لە هەندێک گەڕکدا بۆ نمونە ئێستا بەش بکەین بەشێک لە ئازادی یاخود بەشێک لە گەڕکی سیودووت پارک ئەو شوێنانەی بە تایبەتی گەڕکی نازناز کە تەنها بیریان هەیە لەبەر ئەوەی کارەبایان لەسەر دەپچڕێ. خۆش ئێستا دەزین کارەبا بە دوو وەزبە دەدێتەوە وەجبێکیان لە 12 شەو هەتا 3:30 ئەوی تریان لە 3:30 هەتا 7 بەیانە یاتەواتە لە شەو ڕۆژێکدا ئەو بیرانی کارەبایان هەیە ڕەنگە 3 ساعت و نیوەک دەبێتن. ئێستا باگشتی لە هەولێر لە هەر سەعاتێکدا 26,000 مەتر سێجا ئاو دەگاتە خەزانەکان و لەگەڵ چەندین بیر ئاوی تەواوی شارەکەی پێدابین دەکرێت. بەڵام هێشتا بەشێک لە گەڕەکە تازەکانی ئەم شارە گرفتاری کەم ئاوی بوونێتەوە. دانیشتوانی ئەو گەڕەکانەی کە بەکەمی ئاویان پێدەگات دەڵێن ئێستا کە ناوەڕاستی وەرزی زستانە ئەمە خاڵیانە دەبێت لە هاویندا گوزەرانیان چۆن بێ لەگەڵ بێ ئاویدا. هێمن مامان NRT هەولێر.